من شەیتانم، بەڵێ منداڵەکانم کوشت. لوسی لەتبی، پەرستارە تۆمەتبارەکەی بەریتانیا لە چوارم دانیشتنی دادگادا نامەیەکی وەک دانپێدانانی کوشتنی 7 منداڵە تازە لەدایک بووە کە داخرایە ڕوو. ڕووداوەکە پێش 7 ساڵ ڕوویدا و دادگای کردنی کەوتۆتە ئێستا. پۆلیسی بەریتانیا نامەکەی لە ماڵەکەی دۆزیەوە کە تاوانباربوونی دەسەلمێنێ. تێیدا نووسراوە: من بە ئەنقەست ئەو منداڵانم کوشت. داواکاری گشتیش نامەیەکی بڵاو کردوتەوە. لوسی لە نامەکەیدا سەرزەنشتی خۆی کردووە و نووسیوێتی: من شایانی ئەوە نیم بژیم، بە ئەنقەست ئەوانم کوشت، چونکە من کەسێکی باش نەبووم، تاوەکو گرنگیان پێ بدەم. ئەو دەڵێ: هەرگیز منداڵم نابێت و هاوسەرگیریش ناکەم، هەرگیز نازانم هەبوونی خێزان چۆنە، هەناسەم بۆ نادرێت. نامەکە لە بەردەم دادگا خوێندرایەوە کە دەڵێت: من کەسێکی خراپەکاری ترسناکم، من شەیتانم و ئەمەم کردووە. لە نامەکەدا هەندێک وشە هەن گوزارش لە خراپی باری دەرونی دەکا. لە دوای ڕووداوەکە نووسیوێتی: هیچم بۆ ناگوترێت، ناتوانم هەناسە بدەم، خۆم دەکوژم، هیچ شتێکی هەڵم نەکردووە، چۆن خۆم لەمە دەرباز بکەم، هیچ هیوایەک نییە. بە گەورەیی لە ناوەڕاستی نامەکەدا نووسیوێتی: ڕق. پارێزەری لوسی پەیامەکە بە خاڵیکردنەوەی شێو ئازارە وەسف دەکا کە چەشتوێتی. دەڵێت بەهۆی ئەو تۆمەتانەی بۆی هەڵبەسراون بەم شێوەیە گوزارشتی لە ناخی خۆی کردووە، چونکە بە کوشتنی ئەو منداڵانە تۆمەتبار کراوە کە بە باشترین شێواز چاودێری کردوون. لوسی لە نامەیەکی دیکەدا نووسیوێتی: من هیچ هەڵم نەکردووە، کەس بەڵگەی نییە لەسەر ئەو قسانە، ئیتر من بۆچی خۆم شارمەوە. پارێزەرەکەی لوسی دەڵێ: لە نەخۆشخانەیەکی قەرەباڵغدا زۆر منداڵ دەمرن بەهۆی گرنگی پێنەدانیانەوە. بۆچی مردنی ئەم هەموو منداڵە بخرێتە ئەستۆی یەک کەس کە پەرستارەکەیە؟ بە گوێرەی بەڵگەی نەخۆشخانە و دادگا، لوسی لە ڕێگەی دەرزیەوە 7 منداڵی تازە لەدایک بووی کوشتووە و هەوڵی کوشتنی 10 منداڵی دیکەی داوە.